دەمرم دانی دەمرم تۆ بەس ناوەکەیم بەرێ وەڵڵاهی بەس لە هاریەکەم حەدیان چێ تۆ دەر حدی هێدە وەرە بابە لەسەر ئێوە خەریکە دەرمەکە من لێ قبوڵ وەرە ناکەم تا چارە خۆنابێ هەر با و برا لە ببنێ دەبینە هاوڕێ کاکەم تو دەبینە هاوڕێ ئەرێ ئەوە چیەوە کوڕە على ساز لە ئەلمانیا هاتەوە خۆی مەسەقەف کردێت ڕقمی سیارەکەتم لە ڕێگەدەم بە پۆلیس بۆ معلوماتە من خۆم زۆر زانم زیرەکەم ئەمە شێک کوڕشتی وا دەڵێت ئەڵە چی کاکەوتی چی؟ درامایی ماڵی عوسمان دووشەممە کاتژمێر 9 شەو